سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بەردەوامین لە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیدیۆیەدا درێژا دەین بە باسەکانمان سەبارەت بە کۆلێژەکانی کارژێڕی و ئابووری و لەم ڤیدیۆیەدا بە تایبەتتر باسی بەشە کارژێڕەکان یاخود کارژێڕی کار بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەندن و ئەم بەشانە لە چەند شار و شارۆچکەی هەرێمی کوردستان یاخود لە چەند زانکۆدا هەن. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. ئەوەی کە باسمان کرد بریتی و لە بەشەکانی کارژێڕی کار لە هەرێمی کوردستان لە کۆلێژەکانی کارژێڕی و ئابووری. ئەلبەتە کارژێڕی کار ئیش و کاریان تایبەتە بە بەڕێوەبردن واتە ئیدارەدانی هەر شوێنێک جا ئۆفیسێکی کۆمپانیایە یاخود شەریکەیەکە یا لە فەرمانگەیەکی حکومیە یا ئەوەتانێت لە منەظەمەیەک و ڕێکخراوێکی جیهانیە ئەبێت لە بواری بەڕێوەبردنە کاراکرێت واتە کارژێڕیکردن ئیدارەدانی شوێنەکە لە ئەستۆی ئەو کەسانەیە لە بوارێکی فراوانایە و ئەتوانن لە زۆر شوێنە کار بدۆزنەوە هەلی کاری باشە تا ڕادەیەک ئەتوانن سوودی لێ ببینن. بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکانمان ئەو کەمترین کۆنمرانی کە باسمان کرد جێگەی سوود و ڕەزامەندیتان بێت. ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لە بینینی ڤیدیۆکانمان بێبەش مەکەن.